إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمات بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم لە دووهەمین وتاری مانگی مەولودی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و لە 11ی ڕەبیع الأوەلە سەڵەوات بە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنێرین و ئەڵێن خودایە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە، بە ئەندازی هەناسەی مەخلوقاتت، بە ئەندازی ئەوەی لە ئاسمان و زەویەکانە هەیە لە مەخلوقاتت سەڵەوات بێ بۆ دیداری پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. لە دووهەمین وتاری باسی طبی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بەشێکی ون بووە لە سیرەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خۆشەویستمان چۆن نەخۆش کەوتووە چه عیلاجێکی بەکارهێناوە. عیلاجەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عیلاجانێکن کە ابن القیم ئەفەرمێ وحی لە پشتەوەیە ئەوەی کە خۆشەویست صلی الله عليه وسلم بەکاری هێناوە. تەنها بابەتەکە بابەتێکی طبی و عیلاجی نییە، بەڵکو بریتێ لەوەی کە وحیێکی ئیلاهی لە پشتی ئەمەوەیە. خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ الشفاء في ثلاث، ئەفەرمێ شیفا لە سێ شتا هەیە: شوربەتی عەسەل، لە خواردنەوەی هەنگوینە، جا شوربەی بەکارهێناوە نەک ئەکل، خۆی بۆ خۆیەوە معانی هەیە لە ڕووی طبیەوە کە هەنگوین بکرێتەوە ئەوە بخورێتەوە سوودی زیاترە. وشورطەتی محجەم، ئەو شوێنەی کە بریندار ئەکرێت یا ئەو سەرنووکەی کە ئەدرێت لە پشت لە کاتی حیجامە و کەڵەشاخکردنە. والکەی وەکەیەتی نار وسووتاندن. ئەفەرمێ ئەم سێشتە خوا جەل جەلالوه شیفایە، ئوصولی شیفا لەناو ئەم سیانایە ئیلا ئەوە نەبێ وأنا أنهى أمتي عن الكەی، بەڵام من ئومەتەکەی خۆم نەهی لێ ئەەکەم لەوەی کە سووتاندن و داخکردن بکە. ئیمامی بوخاری بۆ گێڕانیوتەوە ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم فەرمووی ما مررت ليلة أسري بي بملأ إلا قالوا يا محمد مر أمتك بالحجامة. أفرمي بهيج لشوي ليلة القدر لشوي إسراء ومعراج، أفرمي هر كاتيك توم الله هر قومك هر جماعتك بيني من يعني هر كسيكي جورة لأنبياء بابلين ملائكة هر هم يعني بيان وتم أمر بك بأمتك كحجامة بكن ككلاشاخ كن كلاشاخ كسودك زور جوري هي پیغمبر صلی الله عليه وسلم خوي كردويتي عبدك أبو بناوي أبو الطيبة لهندي الروايات هندي عبدي تريش شكل لو زمنا عبد كان حجامة أكر كسيكي شارزاب ولا حجامة پیغمبر صلى الله عليه وسلم ناردي بدوايا أمري كر فرموي بابي حجامة بوبكا كلاشاخم بوبكا أفرمي كاتك هات كلاشاخي وبيغمبر كر صلى الله عليه وسلم دو صاع خرماي دايا إن جاء أمري كر بوانيك جوري أم عبدا فرموي شاك كاربن لقليا أو ناراحت يعني كلا سرشانيتي بوي هواش كانوا بوي كم كانوا لفرماش تكترا فرمي خير ما تداويتم به الحجامة، باشترين شتيك ايوه بيكن الدواب وختان وإسفادي اللي بكن بلتي الحجامة. للرواياتك أفرمي خير ما تداويتم به الحجامة والفصد، دوشت باشترين شتيك ايوه بيكن التداويب وختان بريتي الحجامة كردن. طبعا حجامة خير هنا ندروي لبشي دروي إنسان لبشي بيستي إنسان، بلان فصل لبشي ناوي إنسان لدماركاني إنسانا. فرموي چاکترین شتێک تەداوی پێ بکەن ئەم دووشتەیە خوێن لە ئینسانەکە بێنیتە دەرەوە یا لە دەمارەکانیەوە ئەگەر نەخۆشەکەی لە داخڵیا بێ یان لە
پێستەکەیەوە کە ئەکاتە حیجامەوە کاتە کەڵەشاخ. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەندێک جار کە کەڵەشاخی ئەکرد سێ کەڵەشاخی ئەکرد، دانەیەکیان لە کاهیل و نێوشانیە، دوانەکەی تریش لە پشتی سەریە. أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم يحتجم ثلاثا، واحدة على كاهله واثنتين على الأخدعين. خوشويسمان صلى الله عليه وآله وسلم لنوشانيا كلاشاخي أكر وأمسر أو سري كوتاي ملي ألوياشا في غمريان صلى الله عليه وسلم هربه ماشي واز كلاشاخي أكر. شوينك تلو شوينانيك ثابتة في غمريان صلى الله عليه وسلم كلاشاخي وكردوه بريتيا لا تنشتكاني وركي في غمر صلى الله عليه وسلم أزاري كتيا دروزو لا تنشتي كوتاي أو إسقاني كالربط أبيته لغل جستي إنسان قاتي إنسان وجستي إنسان. أفرمي إيشك لبي في غمر صلى الله عليه وسلم دروزو كلاشاخي كربون نماني إيشكا احتجم في وركه من وثء كان به. للرواية كثيرة أفرمي جاري كان سري إيشي أكرخ في غمر صلى الله عليه وسلم. أفرمي احتجم وهو محرم في رأسه لصداع كان به. سر إيشيكي كرتبو خوشي اسمان صلى الله عليه وسلم لسريا كلاشاخي كر بوي أو زحمتي نمن. يكشون هي لسري إنسانك اختلافه بين زانين أمتي إسلامية، كما لا أحاديث زوري لسرها واحد كان ضعيفا أما كأرزم كهم حديث صحيح. أبيش رك بشتي سري إنسانك أم رقاي بشتي سري إنسان كبيغمر صلى الله عليه وسلم الروايات أجرتي ضعفي كتيا. أفرمي أو كسيك لا قمح الدواء كلاشاخ أكا لومي مكان أجر شيدو. رواياتك ضعفي كتير والله علماء أمتي إسلامي زور قريجان بيدا. وفرمان خوشوي صلى الله عليه وسلم قد لم بشتي سرا كلاشاخي نكردو شو كأجري نسيان بو إنسانك هي أجري لبيرتشون هي بويا أو زوريني أمت بابلان زورنا علماء رأيان أو كلو شونا بهي شوازي كلاشاخ نكري إثر شونا كان يتر وجاء كان يتر أفرمون هموش شونا وجاء ممكن إنسان كلاشاخ يتيابك تايبت إمام أحمد هر شوێنێکی ئازاری کردبێت لە هەر کاتێک ئەوەی گوێ بە وەختیش نەداوە فەرمێتی کەڵەشاخ بکەن لەو کاتە ئیسفادەیەکی زۆر گەورەی ئەبێ وەکو ئیبن القەیم باسی ئەکرد. ئەو ڕۆژانەی کە کەڵەشاخی تیا ئەکرێ لە فەرمایشتی صحیحە هاتووە سێ ڕۆژ باشترین ڕۆژە لەگەڵ ئەوە لە هەموو کاتێکە ئەکرێ بەس ئەو سێ ڕۆژە باشترینە. فەرموویەتی إن خير ما تحتجمون في يوم 17 لە حەڤەی مانگی عەرەبیە هەروەها لە 19 مانگی عەرەبیە لەگەڵ 21 مانگی عەرەبیە ئەم سێ ڕۆژە خۆشەوی صلی الله عليه وسلم فەرمێتی باشترین کاتەکانە بۆ حیجامەکردن. ئەفەرمێ لە ڕیوایەتێکە ئەفەرمێ هەر کەسێک لەم سێ ڕۆژە حیجامە بکە هەر دائێکی هەبێ هەر ئازارێکی هەبێ شفاء من كل داء فيه هەر دا و زەحمەت و ناڕەحەتێکی هەبێ شفایە بۆی. ابن القيم ئەفەرمێ ئەم هەموو دا و نەخۆشیەکان ناگرێتەوە تەنها ئەوانە ئەگرێتەوە ئەی من كل داء سببه غلبة الدم. هەر یەکێک لەو نەخۆشیانەی کە هۆکارەکەی زۆری خوێن بێ و زیادەی خوێن بێ ئەو کەڵەشاخە بۆی ئەبێتە شیفا. لەگەڵ ئەوە ئەزانین ئەم چەند ڕۆژە ئەم سێ ڕۆژە فەضیلەتی زۆر گەورەیە و خۆشەوی صلی الله عليه وسلم ئەنەس ئەفەرمێ ئەگەڕا ئەو سێ ڕۆژەی ئەدۆزیەوە بۆ کەڵەشاخ. بەڵام ئایا لە چ ڕۆژێکا بکرێ؟ ڕیوایەتی زۆرمان هەیە هەموو ڕیوایەتەکان ضعفیان تێیە وەکو ئیمامی نەووی ئەفەرمێ. هەندێک لە ڕوایەتەکان ئەفەرمێ ڕۆژی شەمان زۆر خراپە ڕۆژی چوارشەمان زۆر خراپە هەموو ڕۆژەکان بە خراپە لە حەدیثی ضعیفە هاتووە تەنها ڕۆژی دووشەمە نەبێت. بۆیە زۆرێک لە عولەمای گەورە هەمیشە ڕۆژی دووشەمەیان هەڵبژاردووە تایبەت ئەگەر ڕۆژێکی دووشەمە بەر 17 و 19 و 21 مانگی عەرەبی بکە باشترین و فەضیلەترین کاتە بۆ ئینسان تایە کەڵەشاخ بکە. ئیمامی نەووی ئەفەرمێ ئەو فەرمایشتانە هیچیان ثابت نابێ ئەکرێت لە هەموو ڕۆژەکانە إنسان كلاشاخ بكا دروسته شكو فرمايشته كان ضعيفا والله من قال أوشا رجاني دوشميان أهل الطب جورتين روش هل بجاردوا وكلاشاخ كردن لبربوني أو فرمايشتانا لبربوني كم التجارب خوين وباش إنسان كبرجو أبي برسيبه راسته خو حمامي نكذب وكلاشاخ بكا وكو ابن القيم باسي أكا أفرمي بربياني زو لو كاتيك إنسان ناي نخوارد باشترين كاتبو إنسان تيايا كالشاخ. أما بشيك لسيرتي في غمر صلى الله عليه وسلم بشيك لطبي أو إما كلمانجي مولودي أوان بضرور مازاني أو بشيك باز ناكري لسيرتي في غمر صلى الله عليه وسلم لخزمة يابين بدلو الروح من
صلوات بۆ دیداری خۆشەویستمان ئەنێرین و ئەڵێن خدایە سەڵات و سەلامی خۆت بەسەری ئەببارێنە سڵاوی ئێمەی پێ بگەێنە سەڵەواتی خۆتی بەسەرا داببارێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لە تەواوی گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە یا ڕەبی خوایە شیفای دەرد و زام و برینەکانمان بدە یا ڕەب العالەمین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بەزەیی خۆت شیفای مادی و معنەویمان بدە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە هەر گوناهێکمان هەیە و خۆمان پێچارە ناکرێت تۆ چارەمان کە تۆ ڕەحمەت بەسەرمانە ببارێنە تۆ لە گوناهەکان دوورمان خەرەوە یا ڕەبی خوایە ئەم ئیماندارانە ڕویان کەوتە ئەم ماڵەی تۆ هەمویان کار و ئیشیان هەبوو لەبەر نیدائێکی تۆ هەمویان کۆبوونەوە دەی خوایە هەر دوعایەکیان هەیە گیرای بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة